ایوار باش تربەسپی 24 ئەس ژدر و جان پیرۆست کرد مالپەراوە و بەرپرسیارێ وێجی ژدر و جان سپاسیاوات کەم و هێویت کەم تم و تم خەباتاوە پێش بکەوێ سلااف و ڕێژ بۆی بەرپرسیاری وێ وش بۆی تەماشەوانە تەڤە گولا من تو شێرینە بەروی دلی ئەزم جەنان توی گولی دەمەتی بێ داو ددم گۆڤ نەبێ خوی نەددم تو شێرینە بەروی دلی ئەز جەنانە توی گولی دەمەتی بێ داو ددم گۆڤ نەبێ خوی نەددم گولێنەکی تەشبیر ناکەم ژنەڤە دلێ خۆم دەرناکەم بۆ گەشت ببێ پێشا ببم گولا من نەگی تو شێرینە بەروی دلی ئەز جەنانە توی گولی دەمەتی بێ داو ددم گۆڤ نەبێ خوی نەددم ڤە بۆ غەرامەیان کوردستانێ خۆش دکرد ڕەنگی گولا زەرد دکرد دلێ نەیان ڕەش دکرد ڤە بۆ هەرامەیان کوردستانێ خۆش دکرد ڕەنگی گولا زەرد دکرد